کە زانکۆی ڕاپەڕین بوو بە ئەندامی زانکۆی هاوپەیمانەکانی QN ئەوروپا هەڵبەتا لەناو زانکۆکانی عێراق و کوردستانیشدا زانکۆی ڕاپەڕین هەڵبژێردراوە کە بەشداری لەو هاوپەیمانیەتی ئەوروپادا بکات کە بە QN ناسراوە. بۆ مەبەستە دەچینە لای زۆر بەڕێز پرۆفیسۆری یاری دەدەر دکتۆر ڕێبوار ئەرسەلان محەممەد ڕاگری کۆلێژی پەرستاری ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت نەری زیاترمان سەبار بە ئەندامبوونی زانکۆی ڕاپەڕین پێ دەڵێت. دکتۆر سڵاو لێ بێتم کاتت باش دەمێستە پرسیاری ئەو بکەم چۆن لەناو ئەو هەموو زانکۆیانی کوردستان و عێراقدا زانکۆی ڕاپەڕین توانیوێتی شوێن لەناو هاوپەیمانێتەکانی ئەوروپادا بگرێت. سڵاو زۆر سپاس بەیانیتان باش بەیانی سەرجەم بینەران باش. سەرەتا دەمێ ئەوە ڕوون بکەمەوە کە زانکۆی ڕاپەڕین لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستاوە و لەو چەند ساڵانەی دوایش زۆر هەوڵمان داوە کە بەشداریەکی کارا بکەین لە سەرجەم هاوپەیمانێتی و کۆنسۆرتیۆم و دامە دەستگا نێودەوڵەتەکان بۆی بتوانین ئەو خیبرە و وینانی کە لە زانکۆکان هەن لەو هاوپەیمانەتیان وەری بگرین و بتوانین لە زانکۆی خۆمان ڕنگدانەوەی هەبێ و کادیران و مامۆستایان و ستافەکانمان ئیستفادەی لێوەرگرن. ئەوەی بەنسبەت پرسیارەکەی بەڕێزتەوە کە ئێمە چۆن توانیمانە ببینە یەکەم زانکۆ QN لەلایەن دە زانکۆی ئەوروپیەوە دامەزراوە هاوپەیمانەتی QN کە هەر زانکۆیەک وەکو ئەندامی سەرەکی دەتوانێت ئەندامی دیکە داوت بک بۆ ناو ئەو هاوپەیمانێتیە. ئێمە لە ڕێی زانکۆی پۆیسلانسنکی پۆڵندیەوە ئەو داوەتنامەمان پێدرا کە بتوانین بەشداری بکەین لەو هاوپەیمانێتیدا و ئێستاش بووین بە بەشێک لەو هاوپەیمانێتیە بۆ کارکردن لەو هاوپەیمانێتیە و لە چوارچەوەی کارکردن و دید و پەیامەکانی ئەو هاوپەیمانێتیە. بەڵێ دکتۆر ئامانجی هاوپەیمانێتەکە چی هاوپەیمانی QN ئامانجی چییە کارەکانی چین بۆ چی کار دەکات ئەو زانکۆیانی کە لەناو ئەو هاوپەیمانێتیەدا شوێن دەگرن دەتوانن چی بکەن؟ ئامانجی سەرەکی یان دەتوانین بڵێن دیدی سەرەکی و دوای ئامانجەکانی لەسەرەوە ساسە کارکردنیان لەسەر دروستکردنی هاوپەیمانێتیەکە بۆ ئەوەی بتوانن توێژینەوەی هاوبەش بکەن و بتوانن کاریگەریان لەسەر کۆمەلگا هەبێ بەرەو بەکارهێنانی وزەی پاک و بەرەو دیجیتالکردن و بەرەو کاری هاوبەش و زیاتر کاریگەری دروستکردن لەسەر کۆمەلگا و خۆگونجاندنیان لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم لەلایەن زانکۆکانەوە کە بتوانین ئەوانە ئەو لایەنانەی کە هەن ئیشی لەسەر بکەین و ڕنگدانەوەی هەبێت لەسەر کۆمەلگا و بەرەو پێشبردننی کۆمەلگا. بەڵێ زانکۆی ڕاپەڕین بە ئەندامبوونی لەناو ئەم هاوپەیمانێتیەدا دەتوانێت چی بکات دەتوانێت چۆن بتوانێت پەرە باکارەکانی خۆی بدات کاریگەری لەسەر زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستان هەبێت. یەکێک لەو شتانەی کە ئێمە دەتوانین کاریگەریمان هەبێ هەم بۆ زانکۆی خۆمان هەم بۆ زانکۆکانی تر کە بتوانین سوود لە یەکتر ببینین ئەو هاوپەیمانێتیە ئەوەی کە ئیشی لەسەر دەکا یەکەمیان توێژینەوەی هاوبەشە ستافی زانکۆی ئێمە ستافی ئەکادیمیمان دەتوانین توێژینەوەی هاوبەش بکەین و وەرگرتنی پاڵپشتی دارایی لە زانکۆکانی دەرەوەی ئەوروپا وەربگرین بۆی بتوانین ئیشی لەسەر بکەین ئەوە یەکێکە لە کاریگەریەکان یا لێکە لە ئیشەکان کێمە توانین سوودی لێ وەربگرین. خاڵی دووەم دروستکردنی توانایە کەپاسیتی بڵدینگ کە ستافمان دەتوانین بنێرین بۆ ترینینگ یان ستافی وان دێت ترینینگ بە ستافی ئێمە دەکا بۆ هەموو ئەو کاروبارانی کە لە خوێنی باڵادا دەکرێت و یەکێچکە لەوانە گۆڕینەوەی خوێنکارە خوێنکار بە ئاسانی دەتوانێت بێ لەو زانکۆیانی کە هاوبەشن کۆرسێک مۆدیڵێک وەربگرێ بچێ لەوێ وەری بگرێ و بێ لە زانکۆی ئێمەیان بە پێچەوانەوە و یەکێچکە لەوانە کاریگەری دروستکردن لەسەر ئیمپلۆیبڵیتی ڕێیت یعنی دۆزینەوەی دەرفەتی کار و هەلی کار ئەو زانکۆیانەی کە هەلی کاریان هەیە ئەو کەسانەی دەرچۆکانیان دەتوانین ئیش بکەن دەکرێت سوود لە یەکتر وەربگرین و ئەو کەسانەی کە شیاون بۆ ئەو شوێنانە بتوانن ئیشی لەسەر بکەن بەڵام بە شێوازێک کە هاوپەیمانێتی دروست دەکەین لەگەڵ بڵین دامەزراوە بازرگانیەکان کە ئەوان دەرفەتی کار دابین دەکەن و دەرچۆکانی ئێمە دەتوانن سوود لەو دەرفەتانە وەربگرن بۆ ئیشکردن لە وڵاتانەی ئەوروپا. یەکێچکە لە ئیشکردنەکان دروستکردنی بەشداری پێکردنی کۆمەڵگەی ڕێکخراوە ناحکومیەکانە
ڕێکخراوە ناحکومیەکانە بۆی بتوانن پێشنیار بۆ زانکۆکان بکەن چۆن دەتوانن کاریگەری لە ناو کۆمەلگا دروست بکەن ئەوانە فۆکەسی سەرەکی ئەو هاوپەیمانەتیان. باڵێ دکتۆر خوێندکاران چۆن بتوانن لە زانکۆکانی جیهاندا ئەو زانکۆوانی کە هاوپەیمانن بخوێنن واتە مەرجەکان بۆ ئەوەی کە خوێندکاران بچنە دەرەوە چین بە هەمان شێواز مەرجەکانی ئێوە بۆ خوێندکارانی وڵاتەکانی دیکە کە بتوانن لە زانکۆی ڕاپەڕین لە کوردستاندا بخوێنن چین. یەکێک لەو بنەمانەی کە دەتوانی ئاڵگۆڕی خوێندکارانی پێ بکەی شێوازی خوێندن و مەنهەجی خوێندنە. خۆشبەختانە زانکۆی ڕاپەڕین چەند ساڵێکە و ئەم ساڵیش هیچ بەشێک نەما کە لە زانکۆی ڕاپەڕین خوێندنی تەقلیدی هەبێ هەمووی بە سیستەمی بۆڵۆنا دەخوێنە. سیستەمی بۆڵۆناش لە ئەوروپا پەیڕەو دەکرێت ئێمە سوودمان لە ئەوروپا وەرگرتووە بۆ پەیڕەوکردنی و سیستەمە بۆیە زۆر بە ئاسانی دەتوانین خوێندکاران بۆ چەند مۆدیوڵێک یا بۆ چەند دەرسێک لە کۆرسێکە یان لە دوو کۆرس یان لە ساڵێکە بچن لەوێ بخوێن و ئەو زانیاریانە وەربگرن و بگەڕێنەوە لێرە جێبەجێ بکەن یان ببێ بەشێک لە خوێندنەکان و بە پێچاوانەوە خوێندکارانی وانیش دێن بە هەمان شێوە. ئەوەش لە چیەوە سەرچاوی گرتویان لە چیەوە دەتوانین بڵین زۆر لێک نزیک بووینەتەوە ئاژمارکردنی یەکەکان و سەعاتی کارکردنە کەەوە زۆر بە ئاسانی دەتوانین ئەو لێک تێگەیشتنەوە ئەو ئاڵوگۆڕە ئەنجام بدەین بۆ خوێندکاران. و هەر لە مانجی پێنجیشدا یەکێک لە پرۆژەکانمان ئەوەیە 4 خوێندکار و مامۆستایەک دەستنە دەرێ و چەند پرۆژەیەک کەشمان لە ڕێگایە کە هەر لە ڕێ ئەو هاوپەیمانەتیەوە لەگەڵ لەو زانکۆیانە دەتوانین ئیشی لەسەر بکەین. بەڵێ دکتۆر خوێندکاران دیارە ئامانجی ئێوە ئەوەیە کە پاشخانی ڕۆشنبیری هەرێمی کوردستان یخە خوێندکاران زیاد بکەن. یەکێکی دیکە لە ئامانجەکان ئەوەیە بەڵێ خوێندکارانی دەرەوەی کە بێن بۆ هەرێمی کوردستان تا چەندێک ئێوە زمینە دەڕەخسێنن بۆەوەی کە خوێندکاران لە دەریشە بە هەمان شێواز بێنە هەرێمی کوردستان و بخوێنن بەمەژ ئاڵوگۆڕێکی کولتوری و هەروەها فکری لە نێوان خوێندکاراندا دروست بکات. یەکێک لەو بنەمانەی کارکردن کە وەزارەتی خوێندنی باڵا بە یاسا و ڕێنمایی ڕێکی خستووە سکۆلارشیپ بۆ خوێندکارانی نێودەوڵەتی بەبێ پارەیە ینی دەتوانن هەر خوێندکارێکی ئەوروپی بێ بۆ ئێرە بە فری دەتوانێت وەکو سکۆلارشیپ دەست بە خوێندن کە ینی بەبێ پارە و شوێنی مانەوە و داخلی بۆ دابین دەکرێت تەنها یەک شت لەسەر خوێندکارەکە دەبێ ئەویش مەسرەفی ژیانی خۆیەتی کە ئەوەش یەکێکە لەو ڕێگانی کە دەتوانین خوێندکار وا لێ بکەین بێ بتوانێت لێرە چەند مۆدیول و چەند کۆرسێک وەربگرێ و بیخوێنێ بۆی لایەنی سەقافی و ڕۆشنبیری هەم ئەو زانستە ئاڵگۆڕ بۆ بکەین وە وەری بگرن و بیگەڕنەوە بۆ وڵاتی خۆیان و پێچوانەوە ئێمەش بتوانین ئیسفادە لەوان بکەین. بەڵێ دکتۆرێکێکی دیکە لە باسەکان باسی توێژینەوەیە کە باس لەوە دەکەن لە داهاتوودا لە ڕێگەی ئەم هاوپەیمانێتی دەتوانن کە توێژینەوەی زیاتر لە زانکۆکاندا فراوان بکرێت. جا تاکو ئێستا لە زانکۆی ڕاپەڕین دەی توێژینەوەیەک ئەنجام درراوە یاخود ئامانچان بۆی دوای ئەنجامبوونی زانکۆی ڕاپەڕین لەم هاوپەیمانێتیە لە بواری توێژینەوە زانستیەکاندا چۆن دەبێت؟ ئێمە لە مانجی دەی ساڵی ڕابردوو لەگەڵ یەکێک لەو زانکۆیانەی کە ئێمە لە ڕێگەیەوە بووین بە هاوبەش لەو هاوپەیمانێتیەدا کۆنفرانسێکی هاوبەشمان کرد و نێودەوڵەتی بوو کە ئەوان بەشداریان کرد لەگەڵمان بە چەند توێژینەوەی جیاواز لە بواری پەرستاری بوو بەڵام بۆ ئێستای کارکردمان لەو هاوپەیمانێتیە کە ئینمان کردوتە فۆکەسمان کردوتە سەر تقریبان چوار لایەن یەکێک لەوانە گۆڤێرنانس یعنی بەڕێوەبردن و دووەمیان بەرەو پێشبردننی لایەنی تەکنەلۆجی چۆن دەتوانین لایەن تەکنەلۆجی بەڕێوەبەرین سێمیان لایەنی تەندروستی و خۆشگوزەرانی و چوارەم خەڵکە زۆر کارئینی لەسەر دەکەین ئەویش لایەنی زانستی بە تایبەتی لە بواری ماتماتیک لە بواری ئینجینێرینگ هەندەسە و لە بواری تەکنەلۆجیا و بەرە پێشبردنی تەکنەلۆجی ئەوە چوار فۆکەسی سەرچیە لە ئیشکردنا کە ئێمە دەمانەوێت لە داهاتووە ئیشی لەسەر بکەین و بتوانن کۆلیژەکانی زانکۆمان سوودوەر بگرن لەو لایەنانەی بۆ توێژنەوە مامۆستاکانمان یان ستافەکەمان ببن بە بەشێک لە گروپی توێژینەوەکان بۆی توێژینەوەی هاوبەش ئەنجام بدەین.
بەڵێ دکتۆر تا چەندە کارتان لەسەر بەنێودەوڵەتی بوونی زانکۆی ڕاپەڕین کردووە تا چەندێک زانکۆی ڕاپەڕین لە داهاتوودا خۆی ئێستاشدا شەهادەکەی ئەو بڕوانامەی کە بەدەستی دەهێنێت باوەڕ پێکراوە یاخود قبول کراوە لە وڵاتانی دیکەدا کاری پێ دەکرێت. زانکۆی ڕاپەڕین هەروەک ئاماژەم پێدا لە سەرەتای دروستبوونیەوە زۆر کاری کردووە لەسەر بەنێودەوڵەتی بوون و لەو چەند ساڵی دواییدا کە ئێمە ئیشمان لەسەر کردووە زۆر ئیشمان فۆکەسمان خستۆتە سەر بەنێودەوڵەتی بوون بەنسبەت بڕوانامەکانمان لە زۆربەی زۆری وڵاتانی ئەوروپی و ئەمریکی و ئوسترالی و باوەڕپێکراوە هیچ ئیشکالێتێکی نییە تەنها بۆ مەسەلەی عێراق هەروەکو زانکۆ تازەکان دانپیانیانی کۆتاییمان ماوە دانپیانیانمان هەیە بەڵام دانپیانانی کۆتایی کە لێژنەیەک لە وەزارەتی خوێنی باڵاوە دێ هەڵسەنگاندن دەکا بەڵام بەنسبەت وڵاتانی ئەوروپی خوێنکارمان زۆر چوونەتە دەرەوە بۆ سکۆلارشیپ و زەمالە و بۆ خوێندن هیچ ئیشکالێتێکیان بۆ دروست نەبووە بەڵام هەندێک لە وڵاتان داوای ڤێریفیکیشن یا ڕاستاندن لە وەزارەتی خارجی عێراقی دەکەن کە دانپیانانی کۆتاییمان وەرنەگرتووە ئەوە هەندێک ئیشکالێتی دروستکردووە ئەگەرنا بە شێوێکی گشتی دەتوانین بڵین ئەوانەی کە بە وڵاتانی ئەوروپی دەچن هیچ پێویستێکیان بەو ڕاستانە نییە ڕاستەوخۆ تەعامل لەگە زانکۆمان دەکەن ئەگەر جاری وایە بەنمونە ئیشکالێتیان لە بڕوانامەیەکەیە لە ڕێی ئیمێڵ و پەیوەندیەوە داوای ڕاستاندن و ڤێریفیکیشن دەکەن کە پشتڕاست کرا بڕوانامەکەی جیشکالێتێکیان و کەسەکان وەردەگرن هەم بۆ خوێندن هەم بۆ ئیشکردن. بەڵێ دکتۆر لەسەر ئاستی مامۆستاکانی زانکۆ ئایا مامۆستاکانی هیچ سکۆلارشیپێک وەردەگرن یاخود هیچ گۆڕانکاریەک لە منهەجی زانکۆکەدا ڕوو ئەدات یاخود ئەو منهەج و بابەت و خوێندنانی کە لە ئێستادا لە زانکۆکەدا پرۆسێس دەکرێت تەواو لەسەر ئاستی پێشکەوتووە لەسەر ئاستی زانکۆکانی جیهاندا بە دڵنیایی ئەو منهەجەی کە ئێستا لێرە دەخوێندرێت لە سەرجەم بەشەکان لە ئاستی پێشکەوتون بەڵام بۆ خۆت دەزانی چەند ساڵێکە کە زانکۆکان حکوومەتمان تووشی قەیرانێکی دارایی گەورە بووە لەوانەیە نەمانتوانی بێ هەندێک پێداویستی کە وەک وڵاتانی پێشکەوتو دابینیکەین بەڵام هەوڵی ئەوەمان داوە لە ڕێی زانکۆکانەوە زانکۆ ئەوروپیەکانەوە یا زانکۆ ئەمریکیەکان لە ڕێی پرۆژەوە کۆمەڵێک لە پێداویستەکانی خۆمان پڕکەینەوە ئەوە بنمونە بۆتە بربەست ئەگەرنا لە ڕووی منهەج خوێندنەوە بە دڵنیاییەوە و زۆر زۆر لە ئاستی پێشکەوتووە و مقارنتەن بە وڵاتی پێشکەوتو شتی زۆر زۆر باش دەخوێندرێ و لەگەڵ ئەوەشدا کادیرەکانمان یەکێک لەو پێوەرانەی کە ئێمە دەتوانین بڵین دەرچۆکانمان باشن بەشێکی زۆری دەرچۆکانمان بە تایبەتی لە بەشە پزیشکەکان لە بەشی هەندەسا لە بەشە زانستیەکان هەمووی لە وڵاتانی ئەوروپی یان لە وڵاتانی پێشکەوتو ئێستا بە ئیشکردن ڕۆیون یعنی بەکارهێنانی ئەو بڕوانامێک کەواتە ئەوە پێمان دەڵێ کە ئەو زانست و زانیاری کە لێرە وەردەگیرێ تا ڕادەیەکی باش لە ئاستی پێشکەوتو لە ئاستی چاوەڕوانی ئەو شوێنانن کە کادیرانی ئێمە دەخەنە سەر ئیش یا بۆ خوێندن بەکاری دێن. بەڵێ دکتۆر پلانی داهاتووی زانکۆی ڕاپەڕین چی دەبێت لە ئێستا دەکەم هەنگاوە گەورەی ناوە بەشداری لە هاوپەیمانەتێکی لەو شێوازەدا کردووە پلانی داهاتووی چیە بێت؟ پلانی داهاتوومان ئەوەیە کاری هاوبەش لەگەڵ زانکۆ نێودەوڵەتیەکان لە وڵاتانی جیاواز بەپێی پسپۆڕی کۆلیژەکانمان فراوانتر بکەین بۆی هەریەکە بە تەرکیزی دقیق ینی بە پسپۆڕی وردی خۆیان ئیش بکەن و بەشەکانیان بەرەو پێشبەرن و لەگەڵ ئەوەشدا کارکردنی دەمانەوێ پاڵپشتی دارایی زۆر بێنین بۆ زانکۆمان بە تایبەتی لەلایەنی توێژینەوە وهانی کارمەندان و ستافەکانمان بدەین زمانیان پێش بخەن بۆی بتوانن زۆر زۆر بەباشی ئەو کارانی کە هەن لە زانکۆی پێش دەکەوێت بتوانین ئیشی لەسەر بکەین. باز بۆ زۆر بەڕاست پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕێبوار ئەرسەلان محەممەد ڕاگری کۆلێژی پەرستاری دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون.